بینەرانی عزیزی پێشەنگ TV یاوەڕێتان باش. من منار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەک تر هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 13ی ئایاری 2026 لا دووتەوە پێکهاتووە. سەرەتا سەبارەت بە ئەو پەیمانەتی ئەحزابی کوردایەتی لەگەڵ ئەمریکا و ئەو قسانەی کە ترامپ لەسەری کردوونی قسە و بەسمان دەبێت و لە بەشی دووەمی بەرنامەکانیشماندا سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق قسە و باسمان دەبێت. وەک هەموو جارێک ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمەندەی خەنەڕ و ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عەزیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێکی گشتی لەسەر هاوپەیمانێتی لەگەڵ ئەمریکا لەلایەن ئەحزابی ناسیۆنالیسمی کوردەوە. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ جەمال موحسین، سەرنووسەری بڵاوکراوی دیدگای سۆسیالیستی و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان. جەمال موحسین، یاوەرت باش و سوپاس کە لەگەڵمانیت. پێوارەتان باش، ئەم کاتەی ئێوە و هەموو بینەران باش و بە هیوان بەرنامەکان بەسوود بن. ئێمە شیوەدارین و دڵنیاشین وا دەبێت. لەسەر هاوپەیمانەتی ئەحزابی کوردایەتی لەگەڵ ئەمریکا قسەمان دەبێت، بەڵام بەر لەوەی کە بچینە سەر ئەم تەوەرەیان بابەتێک کە ماوەیەکە دەستگاکانی ڕاگەیاندن و سۆسیال میدیای تەنیوەتەوە، ئەویش ئەوەیە کە ترامپ وتوێتی کۆمەڵێ چەکمان ناردووە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی، بەڵام کوردەکان گلیان داوەتەوە و نانگەاندوێتە شوێنی خۆی. ئەمە هەرایەکی زۆری ناوەتەوە، پارتی وەکێتی یەکتریان پێ تاوانبار کردووە، قسە کراوە، ڕوونکردنەوەی جیاواز دراوە. کەسێک ئەڵێ لای حکوومەتی هەرێمە، حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ ڕوونکردنەوەیدا، ئەوە سەرنجام ڕوودا و ڕاگەیانێکی داوە یان هەواڵێکی بڵاو کردوێتەوە کە لە کۆگایەکی هێزەکانی ئەمریکا خۆیەتی هەتاوە کوردوایی. بە بۆچوونی تۆ ئەسڵی ئەم مەسەلەیە بۆ کوێ سەرچاوە دەگرێتەوە؟ ئەم مەسەلەیە چییە؟ یعنی مەبەستە لە ئەسڵی ناردنی چەکەکانیە؟ بەڵێ، بەرحەڵام هەراوریایە بێهۆ نییە، بەڵام بۆی ئێمە لە ڕوانگەی خەڵکی ئازادیخوازی کوردستان و ئێمەش کۆمۆلیستەکانەوە مەسەلەکە جیاوازترە. من هەوڵێم بە کورتی لەسەرەوە بڵێم کە مەسەلەکە ئەوەی کە چەند چێکی ناردووە، بەدەستی چیە گەیشتووە و ئایمانە چێکی جۆرەکانی چی بوون، سووک و قورس و چی و ئەمانە بوون یان نا، و چی ئەمانەی خۆی وتەنی چی ئەمانی گوایە ئەو نردوێتی بگە بەدەستی خۆپشاندەرانی ئێران، بەڵام نەگەیشت و ئەوڵێ دەزراون بە کورت و مختصر واڵێ. بەڵام ئەمە ئەسلی بۆ ئێمە بۆ خەڵکەمە ئەسلی مەسەلە نییە، چونکە زانی من لێرامێ جوابیی ئەو خەڵکە بەمەوە کە گوایە هەرای ئەویان ناوەتەوە داوای سۆز لە ترامپ بکەن کە خەڵکی کوردستان ئەوان ناڵێن خەڵکی کورد لەگەڵ دەسەڵاتیەکی و پارتی تێک هەڵ نەکا و ئەگەر ئەو چەک و چۆڵەشتە دزرابێتیش ئەوە خەڵکی کورد ناوێ ناوێ ڕەش ببێ و ینی وە قسەی ئەوان ئەوە بێ ئەو لایەنە ناوێ ڕەش ببێ کە دزیوێتی کە بردوێتی. بە هەر حاڵ من ئەمێ بڵێم کە ئەو مەسەلەی کە وەکوتم جۆری چەکەکان چییە، چنیە کەی گەشت و چۆن نەگەیشت و لەکوێ دزراوە نەدزراوە، یاوەی کە ئێستا ڕووداوەڵێ لە زمانی کەسێکی بەرپرسەوە هەر بەرپرسی خۆیان یەکێ نکۆڵی لێکە ئایشەڵە بەڵێ لای منە لای لایەنی ترە. ئەمە زۆر مەسەلەی نییە. مەسەلەیەک مهمە کە لە پشتی ئەم بابەتەوە چی هەیە، لە پشتی ئەم بابەتەوە چییە گوزەرێ. ئەمەی کە من ئەتوانم بڵێم هاوپەیمانی ڕەش، هاوپەیمانیکی ڕەش کە لە پشتی ئەم وەختی ئەم پەردەیە کە لەژێر ناوی چەک و دانی چەکە دروست کراوە لای ئەبەی پەردەکە هەڵەدەیتەوە، ئەم هاوپەیمانەتە ڕەشیە لە پشتی ئەمەوە دەرەکەوێت کە ئەمە مێژووی هەیە و ئەگەرین بێدەینە سەرەوان. بە بڕوای من مەسەلەکەی ئەوەی کە بە کورتی لەسەرەوە بڵێم مەسەلەی ترامپ
ئەزانێ خۆشە نی هەر چی شتێکیش ئێڵە بزەبت لە 100% وابێ ینی ئێستا وای لێ هاتووە توانی هەتا ینی بەڕاستی مناڵی قۆناغی سەرەتایی چی ترامپ دوێتی لێ گەڕێ هەر ئاو فەسادەیی ینی مناڵی دێتوانێ بڵێ بەڕاست ناکە ئەوە یان مینبەرێکی گەورەی دانا پلتفۆرم بە ناوی تروت سۆشیالەوە هەرچی لەوێ وترێ بەس ڕاستی نەبێ شتێکی دیە بۆیە بە هەر حاڵ ئەو لێدوانانی ئەوەیدا پەیوەندی بەو دۆخێکەوەی کە ئەمریکا لەم جنگەیە لەگەڵ تەمان بە شراکەت لەگەڵ ئیسرائیلە لەم جنگەیە کە لە ئێرانە بەرپایان کردووە ئەوان بە ئامانجی خۆیان بۆ هەدەفی دایان نابوو نەگەیشتون سەر باریەوەی کە ترامپ هەرچیەت ئەسەر تەلەڤیزیۆن باسیێوەکە ئەمان زۆر سەرکەوتوو بوون و هەرچیەوە بەجێ خۆی بەڵام ئامانجێک کە ئەوان بە شوێنیەوە بوون و کە گوایە وەکو سەرانی حەماس ئەمانی زۆر بە ئاسانی پاک بکەن وەکو حیزبڵا زۆر سەریع قیادی گەوریان کە کوشتن پاشکشیان پێ بکەن ئەم ئامانجیان بەو شکڵە بۆ نەچۆتە سەر حتا ئەوەی کاڵێن نابێ ببێ بە خاوەنی ئەتۆمی لۆلاوەڵێ زۆرینە بنکە ئەتۆمیەکانیمان تێشکاندووە لەم لای شۆڵە نابێ ببێ بە خاوەنی ئەم پێچەوانەی و ئەم ناوکوکیانە لە قسەکانیە دەریخە کە بار حەڵجێگی متمانە نییە چونکە پەیوەندی بەو جێگەوەیەکە کوی دانابوو لەم ناوچەیە لە دابەشبوونەوەی منطقەکەیە لە بابلینەوەی کە پێڵەن ڕۆژهەڵاتێکە ئەوان یا ڕۆژهڵاتی ناوەڕاستێکە ئەوان نەخشێ بۆ دانن بۆ جۆرە هێشتا نەچۆتە پێشەوە بەخواستی خۆیان نییە یعنی طبعاً زلهێزی چووە بە شوێن بەش و شک و حسەی خۆیەوە بێ بەڵام بۆ جۆرە نەچۆتە پێشەوە دێنم قسە ناکەن بۆیە دێن بیانوە هێنەوە کە ئەگەر ئەنواع بیانوی هێنەوە لە بابەتی ئەوەی ئێستا مەسەلەن بۆ منە ئەوانەڵێن ئێمە لە پاڵ هێرشمانە بۆ سەر کۆماری ئیسلامی و لە ناوبردنی سەرانیان و بە قسەی خۆیان تێکشکاندنی ئەمەی پێوترێ بەشێکی زۆر لە ژێرخانی ئابووری و حتا سەربازی ئێرانە لە پاڵی ئەمان دایان نابوو لانی کەم ئەمان نەخشەیەک بوو ئەم ئیسرائیل زۆر بەدوایەوە بوو لەگەڵیا لە ناوخۆیە بەلبەلە و فەوزایەک بنێتەوە پشیوێت بنێتەوە بۆیە بڵێ ئەوان ئامادە بوون چەک و پارێش بدەن بە هێزی لایەنێکی ئۆپۆسیۆنی سیاسی کە خۆیان لەگەڵ بەرنامەجەکانی ئەوانە جووت کردووە ئێمە بینین حەزابێکیش هەبوون کە بە ئاشکرا ئەم بانگەوازیان کردووە لە پشتی ئەم پاپۆیمانەتی ڕەشەوە بوون بۆی من پێم وایە ئەم مەسلەی بیانوهێنانەوەی چەکە زۆرتر بۆوەیە کە زیاتر لەنێو ئەم هاوپەیمانەتی ڕەشەیە نوقمیان کە بیان کە بە بەشێکی زیاتر لە استراتیژی خۆیدا چ بە یەکێتی پارتی و بێکە خاوەنی دەسەڵاتی بالفعلی و واقعین لە ناوچەیەکە کە هەرێمی کوردستانەوە چ بە ئەحزابێکی ناسیۆنالیستیەوە کە لە جا ناسیۆنالیزمی ئێرانی بێ یاخود پانفارسی بێ وابلین یاخود ناسیۆنالیزمی کوردی بێ ئەویش بێ بیان کە بە بەشێ لەم هاوپەیمانێت ئەم پێمانمە بەشێکە لەم ئەم سیناریۆ بەشێکە لەوە نەخشەیەکی کاملتر کە ئەمریکا بەخۆی دانابوو وەکوتم لە ناویشەوە پشێویەک بنێتەوە تا بە حسابی خۆی ئەو ڕژێم چینجەی داینابوو ئەو گۆڕینی ڕژەمی داینابوو بەم دوو ڕێگای بیباتە پێشەوە بەڵێ هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم قسەی ترامپ و باسی هێنانە پێشەوەی ئەوەی کە چەک نێرا و دیار نییە یەکێتی و پارتی بە جۆرێک هەوڵیان دەدا ئاماژە بۆ بدەن کە لای من نییە لای بەرامبەرە مەسەن لە بەرنمەیەەکە پاپڵوتی گرنگتیین کە لە لای دەسەڵاتەکەی ئێمە نییە و نازام لە دەولا چی هەیە و دیارە ئەمەش سەرچاوەیەکی هەیە ئەم قسانە بۆیە ترامپ گوتوێتی پامنێرێکی کەناڵێکی نزیک لە پارتی بە هەمان شێوە پرسیار لە ترامپەکە ئاڵێ گوایە ساخ بۆتەوە کە لە لای دەسەڵاتدارانی سلەیمانیە ئەم ململانەی یەکێتی و پارتی لە پەیوەند بەم کەیسەوە ئەمان ئاماژەیە بەچی هەر درێژەی ململانەکانی پێشوتیانەیان ئەیانەوێت شتێکی تر بڵێن خۆی دوو بەشە بەشێکی پەیوەندی بەو وەزعەوە هەیە کە لە پێشوە ئیشارەدەم پێیا لە یەکی لە سیناریۆکانی ئەمریکایە کە تەمانەگە بیویستە دەخاڵەتی زەمینی بکە بۆ ئیسادەی لە کوردستانی عێراق کردایە ئەمە ئینکار ناکرێنی بە بەشێکی زۆری باڵێ بۆ ئەوەی کرداوە بۆ ئەمەش کە بیتوانێەوە بکە بۆ یەکێتی پارتی بێنێتە پشتی خۆی تۆ تەمەشاکەن لە ئەوەی کە پێوترە جەنگی 12 ڕۆژەیە بەڕاستی پارتی وەکو هێزێک کە هەمیشە پاڵی بە ئاشکرا زۆر لە زیاتر پاڵی بە ئەوروپا و بابلین ئەمریکا و غەربەوە داوە
سیاست و استراتیژی لەسەرەوە داناوە خۆی بۆ حساب کردبوو لە ماوەی ئەو چەند ڕۆژە کۆماری ئیسلامی ڕوخیت و حتا ئەم هەیمەنەیەکی و نفوزێکی زیاتر لە تەواوی عێراقیشە فەرز دەکا بەسەر حکوومەتی عێراقی و دەسەڵاتی با بڵین ناوەندیە بەڵام کە شتەوا دەرنەچوو جۆرێک هەڵوەستەیەکیان کردو ئەم جارە بە حەزەرترەوە مامەڵەیان نەکرد چۆن دەڵێ حتا با بڵێ حەزەرێکی سیاسی بە ئاگایەکی سیاسی واوە مامەڵەیان نەکرد کە نەباوا دەرنەچێت بۆ فعلەن وا بۆم شەڕەش هێشتا ئەوەی کە کۆماری ئیسلامی بە مانای تەواوی ڕژێم و پێک هاتەکەی ڕووخابێت و هەڕێکرد بێت خوارەوە نەبووە بەڵام ئەم معلوم نەبوو چونکە بەڕاستی هێزێکی سەربازی و توانایەکی زۆری موشکی ئەمریکی و ئیسرائیلی بەکار هاو لەم جەنگەیە بەڕاستی زەرەی و زەربەیەکی زۆریان لە جمهوری ئیسلامیشدا بێژگە لەباری مەدەنی و کۆمەلگا و قوتابخانە و تێکچوونی وان بڵێ هەندێک نەخۆشخانە و یان با بڵێن تێکدانی پرد و ڕووخانی پرد و ئەم جۆرەشتانە ئەمە بەجێ خۆی یعنی سەرباری ئەو زرارانش کەدایان جۆرێک لە چاوەڕوانی دابوو بە ئەحزابی سیاسی لە تەواوی عێراقشە یعنی تۆ ببینە حتا بە دوای انتخاباتە بۆچی لە عێراقا سەرۆکۆمار با بڵێ ئەفۆ هەم سەرۆکۆمار دواکەوت بوو دیاریکردنەکەی و هەمیش دیاریکردنی سەرۆکوەزیران دواکەوت و تام دواییانە لەبەرەوەی بەشیشی ڕەتی بۆ ئەم سراعە لە چ ئاستێکە بە قازانجی ئەمریکا و غەربە تایبەت ئەمریکا و ئیسرائیل ئەشکێتەوە یان نا ئەگەر قابلیەوە بە قازانجی جمهوری ئیسلامی بشکێتەوە کاتە بین نێوخۆی عێراقیش ئەوەی کە پیاڵەن ماڵی نێوخۆی عێراقیش بە جۆرە قڕێتەوە لەگەڵ ئەمەیە ببێ بەرحاڵ بۆ یەکێتی و پارتیش لەم ناوەیە لەم بینەیە یاری سیاسی خۆیانیانە کرد ئەمان بینی لە لێدوانەکانیانە کە پارتی هێشتا زۆرتر سەرباریەوە ئەمە بە ڕسمی ڕایانەگەیان ئەمانێ نامانەوێت ببین بە شێ لەم جەنگ و چیوەمانە بەڵام بڕۆ سەیری تەبلیغاتیان کە سەیری کەناڵەکانی ڕسمیەکانی سەر بەخۆیان کە چۆن هەڵای ئەویانە نایەوە کە موشکەکانی ئەمریکا و ئیسرائیل چی بە گاڵە بە کۆمەلگای ئێرانی و جمهوری ئیسلامیە کاتوە ئەم جۆرە مەسائلانە بەرحاڵ من پێم وایە بەشێکی ئەمە بوو بەشێکشی بڵێ هەر لە نێو ئەم چوارچێوەیان ساغ نەبوونەوە لەسەرەوە تا ئێستا ناتوانن حکوومەت یاریی کوردستان دروست بکەن ڕێک ناکەم لەسەرەوەی تەنانەت پشکی چەند بدەن بە یەکتری ناتوانەوە ڕێ بکەون و حتا لەسەر خودی سەرۆکۆماری عێراق دووبارە هەرا و بەزم لە بەینیانە دروست بۆەوە ناڕزایەتی لێکەوتۆ لەلایەن پارتیوە من نیشانەیەدا کە ئەوان کە خۆیان بە وەزعی کوردستان و کولی عێراقیش سربەخۆ نییە لە ئاڵوگۆڕێکە لە ناوچەکەیە بەڕێوە سربەخۆ نییە لە هاوچێشە سیاسی سەربازیەکانی جیهان و بە تایبەتی ئەم جێنگەی ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران هێنایە پێشەوە بۆیە هەموو لە چۆنەڵی چاویان لەوە بڕی بوو ئەمە چ ئاڵوگۆڕێک پێشکەشەکە بە جوێرەی ئەوە تەوازنی هێزەکان بەرزەبێتەوە لەبەرەوە بۆ ئەوەی کە لەلایەکەوە بە ئێران بڵێن ها لای فڵانیانەکە هەمیشە دۆستی تۆ بووە لە لای تووشە نا لای ئێمە لای ئەوانەیە کە پاڵیان هەمیشە داوە بە ئەمریکا بەڵام بەڕاستی ئەم مەسەلەیە بۆ خەڵکی ئاسایی مەسەلە نییە لای یەکێتی بوو بێ نەبوو بێ لای پارتی بوو بێ نەبوو بێ لای دۆستانێکی ئەوان بووبن و یا بدرێ بە دۆستانێکی ئەوان خەڵک مەسەلەی نییە چونکە ئەوان نوێنەرایەتی خەڵکی زەحمەتکێش و کرێکاری و ئازادی خوازی کوردستان ناکەن ئەوان لە شوێنێکی ترن وە بەژەوندی ئەوان لە شوێنێکی ترە وەکوتم ئەوان بەشێبوون لەو هاوپەیمانەتی ڕەشەکە ئەمریکا و غەرب پێشووتردا بیان لە منطقەکەیە و لەم دوایانەشا ئیسرائیلیش دەور نەخشی بوو لەم سیناریۆ ڕەشانی کە لە یا سینەرە تەلخانی کە لە ناوچەکە چۆڕێەوە ویستم سمە سەر خودی هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکا بەڵام پرسیارێکی سەرنجڕاکێشی بینەرەمە ئاراستی ئێوەی بکەم کە قسەیەک هەیە یان پرسیار لە ئێوە پێتان وایە کە ئەمە پیلانێک بێت بۆ نمونە لەلایەن ئەردوغان و تورکیا و جۆلانیەوە داتاشرابێ بۆ لەبینبردنی دەسەڵاتداران لە هەرێم و لە ڕۆژاوە ئەزانی چۆنە خۆی بەڵێ بەڵێ ئینەکەش لەسەر شاشە بینم دەست خۆش ئەزانی چۆنە خۆی مەسلەی کورد لەم نێوەیە لە دوای هەتا بە دوای ڕوخانی بەشار ئەسەد و هاتینی جۆلانیە مەسلەی کورد بووە بە قەزەیە کە هەموو لاگە ئەوێ بلای خۆیان ڕای بکێشێ بۆ ئەی کە بیکات خاڵێک بۆ فشار بۆ سەر نارەکەی بەرامبەرەکەی ئەمە لە کوردستانی سووریا توانی بیبینی لە کوردستانی تورکیا سە دەنگی خۆ لە
ڕێکەوتن و ئەو ئاشتی هەڵان بۆ نابوو نییە بەو جۆرەی کە لە سەرەتاوەینیانە کرد لە سووریایەوە تا وردەوردە تەنانەت فتوای هەڵەشانەوەی بێپەژا کرێت تەنانەت ئەوانەی کات ئایا ئەوەی پشکی ئەمان بخوایانیان دانابوو لە حکوومەتی سووریا بەڕێوەچەیان نا بە هەر حاڵ بەڵام مەسەلەیەک لەم بینەیە کە تەپوتۆزی بەڕێی من تەپوتۆزی لەسەر بوو لە ئێرانە مەسەلەی هێزە ناسیۆنالیستە کوردەکان بوون کە چیان پێ ئەبرێ کە ئەوانی لە چەند هێزبێک هاتبوون سێریکە 6 لایەنیان لەولا هاوپەیمانی هێزە کوردستانەکانی ئێرانیان دروست کرد بوو کە ئەوانە بە ئاشکرا هاواریان کە ئەی هاوار ئەمریکا و ئیسرائیل بمانکەن بە لولەی تۆپەکانتان و بەنێنەوە بۆ ئێران ڕێک بەو مانایە کە ئەمە لە تاریخی یەکێتی و پارتیشا و ئاشکرایە بە تایبەتی لە کاتی داگیرکردنی کۆمەڵگەی عێراق لە 2003 بینیمانەوانە چۆن بوون بە بەشێ لە استراتیژی ئەمریکی و خەڵا و فیکە لێدان بۆەوەی کە ئەمانەوە هیچ کە لە سەردەمینەوە توێکە حاجی بوشیان گرتبەوە ئێستاش باوشیان بۆ کاکە ترام گرتوتەوە ئەو هێزە ناسیۆنالیستانە فێرن لە هەر جێگایەکە چۆنەڵێ لە هەر شوێنێکە بای هەبێ ئەوان لێ شەنی خۆیان بکەن چونکە ئەوان بە شوێن حیسەی دەسەڵاتەوە دەسەڵاتیشیان بۆ دەستگرتن بەسەر توانایی و سەرۆت و سامانی کۆمەلگای بووی لێ ناخۆیانە وەکو نوێنەرایەتی بەشێ لە چینی باڵادەست بەشی بکەن بۆیە ئەم مەسەلەیە ئەوان چاوەڕوانی ئەوە بوون کە وەکوتم خۆیان بلولێ تۆپەکانی یا موشەکەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە گرێدا بووە بەڕاستی حەزیانە کرد وە کەسیش نازانێت لە بنەوە ئەمانە شتی مخابراتین دەنگوی ناو خەڵک هەیە کە ئەحزاب هەن شخصیاتیانی ناسیۆنالیستی من ناڵێم ئەحزاب وانێ حتا کەسانی بەڕاستی وەکو چەقۆکێشی ناسیۆنالیستی کەسانی وەکو عەبدوڵای موحتەدی و ئەوانە دەنگ و باسی ئەوە بوو لەنێو ئەوانە ئەو هێزانە ئەوان سازمانی خەباتۆمانە پارۆپولی باشیشان وەربێ بۆ چیانە تەبعاً بۆیان کە بڕۆنەوە لەناوە بەلبەلێک بۆ ئەوەی کە حیسەیەکیان بێت بە هەر حاڵ ئەمە کاری چەکرد کە ئەگەر بەو جۆرە سەر بگرێ پێگەیەکی تر بۆ ناسیۆنالیزمی کورد بکرێتەوە یعنی بەم معنایە جەبهەیەک ئەکرایەوە کە جوولانی بەم جۆرە پێی خۆش نابوو یا حتا تورکیا و ئەردۆغان پێی خۆش نابوو بەڵام بە معنای ئەوە نییە ئۆتۆماتیکی بکاتەوەی کە ئەمە بۆ ئەوە بوو کە هەرێمی کوردستان لەناوە بێت ئێمە کاتی تر ئێمە خۆمان بەتایبەت وەک حیزب لەسەر ئەم مەسەلەی مانەوەی قەواری هەرێم و نازانم شتە قسەمان کردووە بەڕاستی سەر ئەنجام لە ئیستقرارکردنی بەبستم ئیستقرار بۆ ئیسtismarکردنی سەرمایە لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و طبعاً عێراقیش کە یەکێکە لە حەوزە موهیمەکانی بە ضرورەت مەرکەزیکردنەوەی پێویستە مەرکەزیکردنەوەی یعنی ئەو شتەی ئێستا لە قواری حکوومەتی هەرێم و یان با بڵێن هەرێمی کوردستانە خۆ بۆ جوری ناتوانێت بمێنێتەوە ئارایشێکی پێویستەی بکە چۆن لەنێو ئەم مەرکەزەیە بەڵام دیسان حەس و پۆلیسەکانێکەنەوە بە یەکێتی پارتی ئەوانەکەنەوە بە حەسی پاراستنی دەسەڵاتی مەرکەزی لە نێو ئاستی ئەم محەلەیە بە شێوازێک کە ئارایشێکە ئەو کاتە دیارە بە جووری تەوازن قووە معلومە بێکە چییە بەم معنایە کردنەوەی جبهەیەکی تر ئەگەر ببوایە جێگەی خۆشحاڵی جوولانی ئەردۆغان نابوو بەڵام ئاوان نییە زین لەم بینە ئەبێ ئینسان حقیقەتێ بڵێ ئامانجێک کە ئیسرائیل و ئەمریکا بەدوایەوە بوون بۆ ئەوەی لەنێو ئەم ناوچەیە نفوزێکی زیاتریان بێنە هیمەنی زیاتر پێش بە هیمەنی تورکیا بگرن زۆر لەوە زیاتر پێنێنێتە پێشەوە ئیسرائیل لە ڕێگەی سووریاوە پێیەکی بەقووەتر لە مەنتقەیەدانێ دوایی تەوافق لەگەڵ سعودیە وەکو جلهێزێکی مەنتقەکە و تا ئاخری حتا لەگەڵ لەسەر ئەفریقا کە ئێستا دەنگی جاری هەر نییە چی لەو سوودان و سۆماڵ و وڵاتانێکی ترێ ئەفریقای جنوبی باوڵی کە ڕووەدا چۆن سراعەتی و هێزانان لێرە و لەوێ دەرەکەوێت بەڵام ئێستا ئەم جەنگەی ئەمریکا و ئیسرائیل لە ئێرانە ئەم شتی داپۆشیەوە بە معنایەک ئەزانی ئەو ئامانج دەورەی ئیسرائیل و ئەمریکا بەدوایەوەن مەسەلەکە ئەوە نییە کە بە خاتری لایەنێک جا ئەو لایەنە کوردی سووریا یا کوردی کوردستانی عێراق یا کوردی با بڵێن کوردستانی ئێرانە لە خۆیانی تێک بدەن بەڵام طبعاً تورکیایشێکە لە زرهێزەکانی ناوچەکە لایەزار لەگەڵ ینی بە شێوەیەکی استراتیژیکی ئامانجی خۆی گرێداوە بەشێکە لە ناتۆ هێشتا خۆ ناتۆ هەڵنەوەشاوەتەوە ئامانجی خۆی گرێداوە بە غەرب و با بڵێن بە ئەمریکاوە یعنی دۆستێکی تی هاوپەیمانێکی تی کە طبعاً باشە بەڵام بینە سەر خودی هاوپەیمانەتی یەکێتی و پارتی لەگەڵ ئەمریکادا لە مێژە ئەم دوو لایەنە
دەڵێن کە ئەمریکا دۆستمانە، هاوپەیمانێکی نزیکمانە، بەڵام ئەوەی کە لە ماوەی ڕابردووە دەبینین ترامپ قسەی جیاواز دەکات، مەسەڵەن ئەڵێ ئەوان شەڕکەری باشن و ئەگەر پاریان پێ بدەین یان بە جۆرێک ئەڵێ ئەوان هەر وەردەگرن ئەمە لە تۆڕە کۆمەڵاتەکانە بڵاو بۆتەوە و پێویست ناکە دەراتیکراکەینەوە. بەڵام گۆڕانکاریەک بەسەر ئەم هاوپەیمانەدا هاتووە یان ئەکرێ بڵێن کە ترامپ لایەنێکی تری ئەم خودی ناوەڕۆکی هاوپەیمانێتەکەی نیشاندا. وەختی خۆی نازەم لچی گراهام و یەکێکی تر لە کۆنگرسمانەکان دقیق بیرم نییە باسی ئەوەی کە ئەمریکا دۆستی نییە، یعنی دۆستایەتی ناکە، هاوپەیمانیتیەکە بۆ ئامانجی دیاری کراوە. ئەگەر تەمەشای ئەم شتە بکەی بەعام لە لانیکەم بە هەر حاڵەتوانی لە جەنگی کەنداوی یەکەم و دووهەم تا دوایی بیبینی کە ئەوانە چه هێزێکیان بەکارهێناوە، ئەوانی کە حتا لە جەنگ لە سووریایە لە 2011 بەدواوە، لە یەمەن، لە لیبیا، چۆن چەندین پرۆکسی یا با بڵین هێزی لۆکاڵیان دروست کرد بوو کە نوێنەرایەتی یا بەژەوەندی هەرێکی بەژەوەندی لایەکی سعودی لەولاوە دەخاڵەتی خۆی کرد لە یەمەنا لەم لاوە ئەمریکایی کرد. بە هەر حاڵ لە ساڵی 2023 وەختێک ئەمریکا بە داگیرکردن هات عێراقی داگیر کرد و ڕژێمی سەدام حوسێن ڕووخاو ئەوانە، هەرەو کات ئەمریکا تەحەفوزێکی یا ترسێکی بە معنایەک بوو لەوەی کە ئێران زۆر دەخاڵت گەربێ، بەتایبەت ئەو کاتازانی کە ئێران لە سووریا کە با بڵێن ئێران هەوڵی زۆرەیە لەو منتقەیە با بڵین بۆ حتا شتێ پێوتر ئاسایشی منتقە و نازانم چی ئەوانە ئەو لە دەستی بگرێ زانی. بۆیە بەم مەسەلەیە ئەبینین ئەمریکا ئیسرائیل لە هاوپەیمانێتی خۆی لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیستی کورداکە کە لە 91 و تەجروبەی هەبوو لەگەڵیانە، ئەزانی سەردەمێگەمانی بەکارهێنا و نۆفلای زۆنی بۆ دروستکردن و لە دژی سەدام حوسێن بەکارهێنان و جارێ لەگەڵی دانیشتن جارێ ئەم هێزانە قەت مەناعەتیان نەبووە لە پێناو دەستکەوتی مادی، لە پێناو دەسەڵات دەستڕۆیشتویی بەسەر کۆمەلگا و سەروەتێکە کە لەو کۆمەلگایی کە کوردستانەکە هەیە و بە معنایش هەبوونی سەروەری باڵادەستی چینی خۆیان بەسەر خەڵکی کرێکار و زەحمەکێشی کوردستانە پشت بە شەیتانی شۆبن. من ئەم تعبیرەکەواڵم بە معنای ئیجتیماعیەکی بەڵێ پشت بە شەیتانی شۆبن. ئاخر دۆستایەتی ئەمریکا بۆ خەڵکی کوردستان چییە؟ لەو کاتەوەی کە باشترین دۆستایەتەکەی مەگەرەوەی کە یەکێتی و پارتی گەیاندە دەسەڵات و ئەوانی کە بەهێز و قودرەت لەم هەرێمەیە بزانە لە ماوەی ئەم لە 92 تاکو ئێستا کە بالفعلی ئەوان دەسەڵاتیانی چیان بە خەڵک نەکردووە بەڕاستی بێجگە لە بێمافکردن و سەرنەوەی حەق و حقوق و کوشتاری سەرجادە و خۆپشاندان تەقە لە خۆپشاندانەوە بیگرێ هەتا هەرچی ئیمکاناتێک بۆ شیری مناڵیان نزی بابن سەردەمانێکە کە UN خواردنی هێنات بەدەم خەڵکی ژێر حەساری اقتصادی بگات ئەوانیان بردویان زیان کردە سەرەوەت و سامان و لەولاشەوە هێزی چەکداری خۆیانیان پێ بەهێزە کرد. چ قیمەتێکی هەیە چ بایەخێکی هەیە ئەم شتە ناوی بنی دۆستایەتی یان هاوپەیمانی. بەڵێ دروست ئەمریکا هاوپەیمانی یەشێتی و پارتیە دۆستیانە بە چەکداری خۆیانیان دانێ. ئەو قسەی کە ترامپ کردی لە ساڵانی پێشوە لە دوای جەنگی دژی داعش و ئەوانە کە کورد شەڕکەری چاکن پارەی باشمان پێداون خۆشیان ئەو شتەی کە لەباری سیاسی دیپلۆماسیەوە لەگەڵ یەکێتی و پارتی جۆرەی ململانیان لەگەڵا کردنە بەهێزەکانتانی خەن و ئێمە ئەو هەموو پارەیە بۆ هێزی پێشمەرگە سەرفەکەین و کە کەس نازانێت خۆ ئەسڵە یعنی بڕاستلەکەی چەندە چۆنە و ئەمە قەرارە بدرێ بەچی لە کاتێک ئازانی لە کاتی شەڕی دژی داعشیش ئەو هەموو ئیمکانێتە شەها و پێشمەرگا گریا لە هینەکانەوە سەنگەرەکانەوە کە کلاشینکۆفەکەی ژەنگی کردو و فیشەکەەکانی ژەنگی کردووە ناتوانێت خۆشی پێ بپارێزێ. ئەمە هەموو شەرەف و ئابڕووی سیاسی ئەمانەیە کە هاوپەیمانی ئەمریکان وە بوون و دۆستین بە معنایە هیچ ئەوەی کە ڕۆشن بیرانێک ئێستا ئاواریان لە بەرزی بێت و تکایە کاک ترەمپی بەڕێز کورد هەموو کورد و خەڵک لەوان جیاب بکەرە و بە خەڵک خۆی زانێ ئەمانە گیان
ئەمانە گیان ئەو ئێوێ هێزێکی سەرکوتگەری وەکو یەکێتی و پارتی ببێ بەژەوەندی ئەو بەرنە پێشەوە سبینێ لە ئێرانی شابوو لێرەشۆ فشار بێ بەسەر ئێرانە فشار بێ بەسەر کۆمەلگای عێراقا کە و بینیمانیانی درێژیان پێکێشا تا نانی ژمالێکی دەربچێتەوە هەمومانە نیشانەوەی کە هەوڵی داوە لە ڕێ ئەمانەوە هەیمەنەی هەژمونی خۆی ب لە کۆمەلگای عێراقیشە بەهەرحاڵ من ئەگەر هێنەڕۆم ئەم من ناوێنم هاوپەیمانێتیە ڕەشە لە ساڵی 1992ەوە ئەمانە کردویانە پاڵیان داوە بە سیاسەتی ئەوە ئەسڵەن سیاسەت و استراتیژی غەرب و بەتایبەت ئەمریکا لە عێراقا ئەوە بڵین ئەو سیاسەتە ئەمانی گەیاندا دەسەڵات و لوتکەی دەسەڵاتێکە ئێساوە تا ملیارەها لە وڵاتە کەس نازانێت لەکوێ بۆ چوەوە ئێستاشەوە بێکە ئەوە میمکانێت هەیە تەنان لە موچی دێنە خەڵکە بن و ئەیدزن و بەناوی ئەوە شۆکە گوای لەگەڵ مەرکەزا شەڕەکەن یعنی ئەمە ئەگەر بۆ ئەوان هاوپەیمانێتیی پیرۆزە لە ڕوانگەی خەڵکی گرکار و زەحمە چوش و بێبەشەوە هاوپەیمانەیەکی ڕەشە بەڵام ئەزانی هەموو ئەو لێدوانانەی ئەمریکا بە جۆرێک نیشانیەدا بەڕاستی کە ئەگەر ئەوان ئەمریکا وەستای جەنگ و جەنگساسی و ناردنی چەک و چۆڵە و پرچەکردنی ئەحزابێ بێ ئەوە ئەمان شاگردێکی ئەو بوون و جا ئەم شاگردە ئەگەر ئەمریکا لێشیان ڕازی نەبێ جاجارە لاقەتەیەکشیان لێگرێ و باش بجوڵێنەوە باش بە قسە بکەن بەداخەوە باجی ئەم هاوپەیمانەتی ڕەشە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بێبەشداوێتی کوردستان لە مەخیرانەیە تەحویل بوو بە جێگەی ترس و تۆق و بە ئێستاشەوە تا بینی درۆنەنێن بە هەندێ ناوچەوە لەژێ ناویەوەی کەینێن بە بۆ پرسیێنی ئێرانی و بەڵام شوێنی ژیانی خەڵک تێگەچێت ئارامی و سەر بکەم چونکە بۆ چوونی پێچەوە نەشێ دەڵێ ئەگەر ئەمریکا نەبێت کوردستان یان بۆ کورد زۆر لە ژێر مەترسیەکی گەورەترا دەبێت و دوژمنی زۆر لە ناوچەکە و شوێنە جوگرافیەکەی چواردەورەکەی بە دوژمن تەنگیوە و ئەگەر ئەمریکانەی پارێزێت ئەوە مەترسی زۆر زیاتر ڕووی لێدی فەتان لەسەرم بۆ چوونە چیان وەڵان یەک نمونەتوانێت جواب بێ قسەیە باتەوە ئەویش ئەوەیە کاتێک بە جەنگ تالیبانیان دەرپەڕاند تەمان تالیبان نەفەوتاو خۆی گیر کردبوو لەو شاخانە و بەشێکی لە نێو پاکستانە بوو بەشێکی لە وڵاتانی خەلیجەوە لەبارە سیاسیەکەیەوە سەرپەرشتیانەکرد وەختێک ئەمریکا لەبەروی شکستی سیاسی یانە لەو پرۆسەیە وەختێک دەستی تالیبانەکانی گرتەوە خۆ دۆستەکانی ئێوەی فریانەکەوتن بازێکیان فریانەکەوتن ڕاکن بەرەو کۆپتەرەکانیش هەڵبێن یعنی ئەم مەسەلەی ئەزانین چۆنە ئەمریکا ئەگەر ئێستا لەژێر ناوی منێ خەمە ناو کۆتیشن قەوسەوە با بڵین پاراستنی کوردستان هەبێکە وانە بۆ ئەوەیەتی کە ئەم شاگردانی لەم ناوچەیە هەتا ئەو ئێوێ بەکاریان بێنێ ئەگەر سبەینێ ئیستقرار و ئەمنیەت ناوچەکەی گرتەوە عێراق پێویستی بۆ شتە بوو کە حکوومەتیشی مەرکەزی بێەوەیتر دەست بکەنەوە بە پرۆسی ئیسtisمارەوە خۆشیان پێڵێن ئاوادانکردنەوە و ئەنواع شەریکات بێ و جەنگیانە لەسەر و شەریکاتی چ هێز و قوتبێک زیاتر و زۆرتر بێ لە عێراقا ئەگەر ئەمە بوو ئەمە بە زەرورەت ئەوەی چەککردنی ئەمانی ویست خۆیکە بۆ نیکە هەتاکو دوێنێ هێزەکانی سووریا دیموکرات و پێش ڕژێ پەگە و ئەوانە دۆستایەتی یانە کرد هاوپەیمانی بوون حتا هاوکاری لۆجیستی پێدان وایە بەڵام وەختێک خۆی ئەحمە شەرعی کۆنە داعشی هێنا کردیەوە بەدەسەڵات وتی ئەوە بەتان نییە تەواو دانیشن کاتان تەواو بوو پرۆسەکەتان تەواو بوو پاراستنی چی کردنی بە بەشێک لەو هینە ئەوە کۆزانی چی وایە وەکو شەترەنجێ بکەی لە پێناوی ئەوەیە کە تۆ با بڵێن بڕۆی پاشای بەرامبەر هین بکەی لەم لە قوربانی بە قەڵایەک و وەزیرێکشت بدەیت بۆ ئەو هیچ مهم نییە ئەوەی بۆ مهمە خۆی بگاتە خانەی پاشای ئەو بەر بارحەڵکە بەژۆندیە ئابووری و ئاسایشی و سیاسی و هەیمەنەکەی خۆیەتی بۆیە بە بڕوای من ئەو قسەیە دروست نییە بە بۆنی ئەمریکا ڕووی هەر شوێنێ کردبێ ئیستقراری تیانە بووە ئەمە مێژوو سەرماندوێتی ئەمە مێژوو سەرماندوێتی لە جەنگەکان و لە هەموو وڵاتانی دنیا و لە هەر شوێنێکەوە بە ناوی جەنگەوە یا بە ناوی گوایە بەردنی دیموکراسی و کردبێتی هیچ کەس ئەمە نەزانێ نمونونەکە لە کۆمەلگای عێراق و کوردستانە زۆر بەداخەوە بە مەرگی خەڵکی
بێتاوان بە مەرجی مناڵان بە مەرجی نەخۆش و کەسانی پیر و پەکەوتە تەواو بووەوە بەما قوربانیدانە ئەمی سەلماندووە ئەم قسەی سەلماندووە کە ئەوان نەخێر ئەمریکا لە هەموو کاتێکا بە شوێن بەژۆندی خۆی وتی. بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە و لە زۆر لای ترەوە دەکرا قسەی لەسەرکەی مەڵام بەداخەوە کاتی بەرنامەکانمان لەوە زیاتر دەرفەت نادا. لێرەدا جەمال موحسین زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بە ئێوەش مندوو نەبن. عزیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بەرنامەمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز، پاش چەند مانگ لە هەڵبژاردنەکانی عێراق و پاش مەنگلانەیەکی زۆر نێوان ئەحزاب سەرۆکۆمان هەڵبژێرا و دواتر سەرۆکوەزیران هەڵبژێرا و بڕیارە بەیانیش حکوومەتەکە تەشکیل بێت. لەسەر ئەم بابەتە قسە و باسێکمان دەبێت لەگەڵ عەبدوڵڵا مەحموود، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونی سکرێتاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود، ئێوارت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش و سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. هەر پێم وابێ مانگێک لەبەر لە ئێستا بوو لەسەر هەڵبژاردننی سەرکۆمار لەگەڵ توی قسەمان کرد. پێم خۆشە لە ئیدامەی ئەوەدا لەسەر هەڵبژاردننی سەرۆکوەزیرانیش قسەیەک بکەین کە سەرنجام پاش ململانەیەکی زۆری نێوخۆیی ناو چوارچێوەی هەماهەنگی ئەم عەلی زەیدیە هەڵبژێرا بە سەرۆکوەزیران. بەڵام پرۆسەیەکی زۆر درێژ بوو کە هەم مالیکی هەم سوودانی خۆیان کاندید کردبوو، کشانەوە کاندیدیان هێنا، پەسەند نەکراو، هەتاوەکو پرۆسەیەکی زۆر درێژ ئەم عەلی زەیدیە هەڵبژێرەوە بڕیارەی تر ئەویش دەستکە بە دیاریکردنی کابینەکەی و بەیانی حکوومەت ڕابگەندرێت. ئەم پرۆسەیە چۆن دەبینن لە هەڵبژاردنەوە هەتاوەکو هەڵبژاردننی سەرۆکوەزیران؟ بەڵێ دیارە هەڵبژاردننی سەرۆکوەزیران بەو زۆرە زۆر درێژ و ئاڵۆس نەبوو کە تۆ باست کرد. من وای نابینم ڕاستی، یعنی ئەگەر تۆ بەراوردی کەی بەوەی کە لە کوردستانە هەیە و 2 ساڵ هەڵبژاردننی کراوە باسێک لە حکوومەت و پەرلەمان و لە هیچ شتێک نییە. ئەوەی کە لە عێراقا کرا ئەوەی کە بە پلەی یەکەم بەڕاستی بە زۆری دایخست پرسی سەرۆک کۆمار بوو کە لە ململانی یەکێتی و پارتیا مابووەوە. دوایەوە لە پرۆسەی لە کاتی خۆیان ئەتوانم بڵێم هیچ ینی هەتا هیچ خەرچێکی خەرقێکی قانونی یا دواکەوتنێکی قانونی نەبوو. لەسەر ڕاستە تەبعاً ململانێ کێشمێک هەرە بوو لەسەرەوەی کاریەکە بەشی خۆی و چێ بوێ بە سەرۆکی پێستەکە، بەڵام سەرنجام بۆرژوازی لە عێراقداوە باڵەکانی لەسەرەوە ڕێککەوتن کە هەمویان لەسەرەوە ڕێککەوتن کە عەلی زەیدی بێتە کاندیدیان بۆ سەرۆکوەزیرانی کابینەی داهاتووی حکوومەتی عێراق. لەساوە خەریکەوە بڕیاری شەوەکو و تۆشوتت بەیانی ئەو کارنامەیەکی داوە دیارە پێشتر کارنامەی خۆی داوە بە ئامادە کردووە بۆ پەرلەمانی کورد بۆ پەرلەمانی عێراق بۆی لە پەرلەمانی عێراقدا ئەو کارنامەیەکە و هێناوێتی پەسەند بکرێت و بێتە نەخشە ڕێگایەک کە ئەو بڕیارە لە 4 ساڵی داهاتوو یا زیاتر ئەوانە جێبەجێ بکە. بەڵام سەرنجام ئێستا کاندیدێکەیە و ئامادەی هەیە. بڵێ چ چاوەڕوانیەک لەم حکوومەتە نوێی عێراق هەیە بۆ 4 ساڵی ئایندا؟ چاوەڕوانێکی زۆر ناکرێت ناتوانرێ بکرێت لە ئەم کابینێش، لەبەرەوەی کە دەتوانم بڵێم کە ئەم کابینێش درێژکراوی کابینەکانی پێشخۆیەتی. تۆ تەماشاکە لە 2003 بەدواوە لە عێراقدا چەندین کابینە پێک هاتوون و هەموو ئەو کابینانە بێ ئەوەی کە لە ماوە ئەو دوور و درێژە تۆ حسابی کە لە 2003 بۆ 2026 کە زیاتر لە 2 شتێک دەکا زۆر ئاڵوگۆڕی زۆر زۆر گەورە و بەرجەستا لە وەزعیەتی سیاسی عێراق، لە وەزعیەتی ژیان و گوزەرانی خەڵک، لە هاوسەنگی هەتا هێزەکان لەوانەدا
ئاڵوگۆڕێکی زۆر بەرزستە پێک نەهاتووە مەگەر ئاڵوگۆڕێکی ڕووکەش ئەگەر پێک هاتبێ یا لە هەندێک ئاستی دیاریکراوە بۆ نمونە وەکو لایەنی ئەمنی یا چۆن لایەنی کە لەوانەیە ئاڵوگۆڕێک بێ بەڵام ئاڵوگۆڕی سەرەکی و بەرجەستە کە کەسێک بیبینێ و بتوانێت بیژمێرێ و ئاماژەی پێ بکە بڵێ ئێمە لەو حکوومەتانەی کە لە عێراقدا پێک هاتوون بەم دەستکەوتوانە گەیشتوین کەسێک ناتوانێت کارێکی لەو بابەتە ببژێرە یا نیشامدا ئەوەی کە بووە کابینە لە دوای کابینە ئەو هێزوو لایەنانە بەپی هاوسەنجەک کە هەیەە دیارە بە پشتیوانی و دەور و دەخالەتی وڵاتەکانی ناوچەکە و بەتابەتی ئەمریکا لەلایەک و جمهوری ئیسلامی لەلایەک ئەو کابینانیان پێکێنا و درێژیان بەو شتەداوە کە خۆیان کردویان بە زۆرێککە دەتوانم بڵم کە پێکێنانی کابینەیەک لە دوایەکان لە عێراقدا پێکێنانی کابینەکان و ڕێککەوتنی باڵەکانی بۆرژوازی بووە لەسەر دەسەڵات و داهات ئەنی بە پوختی لەم ڕستەیەدا دەتوانی کۆی بکەینەوە بەغیری ئەوە ئاڵوگۆڕێکی بەردەستە نەبووە یعنی تو ئەگەر ئێمە بێنین ئاوا تەماشایکەین حکوومەت بۆ پێ بدێەوە قەرارە حکوومەت وەڵام بە شتێک بداتەوە ئەگەر لە هەر شوێنێکی دنیادا تۆ بێ ئەو پرسیارە مەترحکەی پرسیارە یەکسەر وەڵامەکەی دەبێت بەوە بێت کە جێگەی هاوڵاتی چییە مافی خەڵک چییە ژیان و گوزەرانی خەڵک چی بەسەر دێ خزمەت گوزاری چۆن دەبێت مەسلەی پەروەەردە مەسلەی تەندروستی مەسلەی ڕێگاوبان مەسلەی گەندەڵی مەسلەی هەموو ئەمانە کۆمەڵێک کەیسی دیاریکراون کە چارەنووسی تاقتاجی کۆمەڵگایان پێوەبەندە ئەوانە وەکو خۆیان ماوەن ئەی تۆ توان بۆ نمونە بۆیە حکوومەتیش لە عێراقدا ینی لە ڕوانگەی خەڵکەوە لە ڕوانگەی کرێکارێکەوە لە ڕوانگەی ژنێکەوە لە ڕوانگەی لاو بێکارێکەوە تەماشایەکەی حکوومەت پێک و پێکنەیە بۆ ئاڵوگۆڕێکی دیار نابینێ بۆ نمونە تۆ نسبەتی بێکاری بە ئەندازەی خۆی لەشکرێکی یەکجار بەرین لە سەراسی عێراقدا بێکارن هەلی کار نییە گەندەڵی بە هەمان ئەندازەی خۆی لەوانەیە سا چوارچێوێکی قانونی پێدرابێ بەڵام بە هەمان ئەندازەی خۆی گەندەڵی فەساد لە هەموو دام و دەستگاکان و لە هەموو جومگەکانیدا بەردەوامی هەیە خزمەت گوزاریەکان لە ئاستی نەبووندایە مەسلەی لە کارتی تەندروستی تەماشای دەکەی لە مەسلەی ڕێگەوە لە هەموو شتێک تەماشارەکەی هیچ ئاڵوگۆڕێکی بەرزەستە پێک نهاتووە و ژیان و گوزانی هیچ تاکێکی عێراقی ئاڵوگۆڕێکی بەسەردا نهاتووە لە بەرامبەردا ئەوەی کە گۆڕاوە چییە ئەوەی کە گۆڕاوە ئەوەیە دەورە بە دەورە ژمارەیەک پەیوەست دەبن بە لەشکری دزەکانەوە بە لەشکری سەرمایەکانەوە بەو لەشکرەی کە خەریکن لەسەر ئەساسی ئەو هەموو داهاتی کە لە بەردەستیانەوە دەزین خەریکن بەو لەشکرەوە پەیوەستە من کە لە 20 ساڵی ڕابردوودا هەر جارەی وەجبەیەک لە ئەندام پەرلەمان بە 100 ئەندام پەرلەمان و دەیان وەزیر و گزیر و دەیان و سەدان مستەشاری جۆرە و جۆر و ئەمانە زیاد بوون بێ ئەوەی کە هیچ کامێک لەوانە شتێکیان نیشاندا بێ کە باشتر بێ بە پێچەوانەوە هەتارەتوانی شتی خراپتر ببینی ئەی تۆ تەماشای کە دوای نزیک بە 20 ساڵ یاسای جەعفەری دەهێنن بۆ یاسای جەعفەری دەهێن و دەسەڵاتی سەرۆکۆزەکان بەسەر چارەنووس و ئیرادەی خەڵکی خەڵکو وەلە بەتابەتی بەسەر ئیرادەی ژناندا دەسەپێنن یاسای جەعفەری دێنن ئەی دوای 20 ساڵ خەریکنەوە دێنن یا جوانم دوای زیاتر لە 20 ساڵ لە پەیوەند بە کێشەکانی نێو خۆیانەوە تۆ تەماشایکە بۆ نمونە ناسیۆنالیزمی عەرەب سوننەکەی لەگەڵ جەماعەتی ڕەوتگەلی شیعەی سیاسی کە دەسەڵاتی یەکیان بەرزتەوەیە تا دەگا بۆی کە لەگەڵ برابەشەکانیان لە کوردستاندا کە ناسیۆنالیزمی کوردە تەماشایان کرد تەنان لەگەڵ ئەوانەش نەیانتوانیوە هیچ کێشەیەک چارەسەر بکەن لە نێو خۆشیاندا زۆرتر ڕێککەوتنیان کردووە بۆیە هیچ چاوەڕوانیی واقعی ببورن هیچ چاوەڕوانیی واقعی لەو حکوومەتەش وەکە حکوومەتەکانی پێشوو ناکرێت وتان کە درێژکراوەر حکوومەتەکانی پێشووە و چاوەڕوانێکی ئەو تۆی لێ ناکرێت بەڵام لە پەیوەند بە مامەڵەیان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم و خەڵکی کوردستان ئەکرێت جیاوازیەک ببینین بە بەراورد بە دەورانی ڕابردوو جیاوازیەکی بەردەستە دیسان ناتوانانی ببینی ئەوەی کە مامەڵی ئەوان دەگەڕێتەوە
بۆگەل لایەنە سیاسیەکانی لایەنە سیاسیەکانی ناسیۆنالیزمی کورد بە تایبەتی یەکێتی و پارتی مامەڵەکەیان دەتوانم بڵێم هەر ئەو مامەڵەی لە دوای 2023 هەیە تا ئێستا جیاوازێکی زۆری نەکردو هەر هەمان مامەڵەیە هەر هەمان ئەو ڕێککەوتنەیە کە هەر لە سەرەتاوە کردیان هەر لە سەرەتاوە ڕێککەوتنێک لە ژێرناوی فیدرالیزم داکرا کە خودی فیدرالیزم ڕێککەوتنی نێوان لایەنەکانی بۆرژوازی کورد و لایەنەکانی بۆرژوازی عراقی بوو بۆچی بۆ دوشتی دیاری کراوە یەکێکیان مەسەلەی قەڵەمڕەوی بەڕێوەبردننی قەڵەمڕەوی دەسەڵات لە هەرێمی کوردستان و ئەگەر بەشێکیان هەبێ لە بەغدا و دووهەمیان ئەو داهات و سامانەی کە پەیوەندی هەیە بە لە کوردستانە و ینی شوێنەکەی کوردستانە لەسەر ئەو دوشتە ئەو ڕێککەوتنیان کردووە ئەمە ئاڵوگۆرەی زۆر بەرزستەی نەکردووە لەو کاتەوە تۆ دەیبینی کێشمەکێشمی نێوان کابینە لە دوای کابینە پێکی شات بێ سەرباری هەڵبەڵێنێکیان دابێ یا هەر پشتیوانیە کە هێزەکان لە حکوومەتەکانی کابینەکانیان کردبێ بەڵام هەر کێشمەکێشمەکانیان لەسەر مەسلەی موچە بووە لەسەر مەسلەی نەود بووە لەسەر مەسلەی غاز بووە لەسەر مەسلەی سنوور بووە لەسەر مەسلەی هەموو ئەو مەسلانەی کە هەیە مەسلەی ناوچەی کێشە لەسەر مادەی سەوت لە هەر کامێک لەوانەیە ئەو کێشمەکێشمانە وەکو خۆی ماوەتەوە ینی ئینسان وەختێک دوای ئاوردەراتەوە بۆ 20 ساڵەوە پێشەوە حەزەکە هێشتا مەودایەکی زۆری نەبڕیوە دوورکەوتنەوەیکی بەرجەستە پێک نەهاتووە ینی تۆ هێشتا کێشانە هەمویان چاوەڕوان و هێشتا دەتوانینەوە ببینین و پێشبینیەوە بکەین کە دوای پێکاتنی ئەو کابینێش دووبارە کێشمەکێشمی نێوان هەرێم و یا بە زۆرێکی کە بڵێم نێوان هێزەکان هێزە سیاسیەکانی کوردستان لەگەڵ دەسەڵاتی بەغدادا لە هەمان ئەو چوارچێوەی پێشودا بە کەمێک ئاڵوگۆڕی بچکۆلەوە دیارە دەچێتە پێشەوە و بە تایبەتیش کە بەپێ ئەو کارنامەیە کە عەلی زەیدی پێشکەشی کردو یەک بەندی تایە بە پێوێن مەسەلەی کوردستانەوە ئەویش یەک بەندی دیاری کراوە ئەویش باس لەوە دەکات کە مەسەلەی ئامادەکردن یا پەسەندکردنی یاسای نەوت و غازە یاسای نەوت و غازە کە ئەوەش لەوانەیە ینی شرت نییە هەتا بە ئاکامیش بگە لەوانەیەش چەند ساڵێک و چەند دەورەیەک بخایێنێت و دیسان بمێتەوە دەمەوێت بڵم بە کورتەکەی دەمەوێت بڵم کە خودی ئەو کێشمەکێشمان دیسان بەردەوام دەبێت دوای کابینەکەشەوە بەردەوام دەبێت وە شتێک ئەمجارە پێداگری لەسەرکراوە مەسەلەی یاسای نەوت و غازە کە دێ بەزیا لەو دۆسیە و فایلانەی پێشووتر کە ماونەتەوە و بەردەوام بوون و زۆریش بوونە زۆر جار بوونەتە مای دڵڕاوچەی خەڵکیشەوە واتەگەر ڕەنگە مەسەلەی موچە زۆر مەسەلەیەکی ئەستەم نەبێ بۆ چارەسەرکردن بەڵامەوەی کە بەیانی حکوومەتە پێیەت ومێدێک نییە کە لانی کەم ئەمە دەست بەجێت لەگەڵ خۆیان چارەسەرێک بێنێت لانی کەم بۆ ئایندەیەکی نزیک من هەتا لام وانە ئەمەشیان هێشتا چارەسەر ببێت هەرچەندە زۆر بەزوی هێزەکانی ناسیۆنالیزمی کورد هەر لە یەکەمین ڕۆژەوە نەکرد بۆ عەلی زەیدی هەتا پێشترکە مالکی کاندیدی بوو بە پەلە پرۆزێ کەوتنە پیرۆزبایی ناردن بۆی دوای قبول نەکراوە کە عەلی زەیدی هاتیسان بە پەلە پرۆزێ چوونە پشتیوانی ئەوە و ئێستاش بڕیارە هەمویان پشتیوانی لێ بکەن و هەمووشیان وەختێک باسی دەکەن باس لەوە دەکەن کە عەلی زەیدی کەسێکی گونجاوە و تێگەیشتنی بۆ مەسەلەی کورتەیە وەگەوەی کە پێشووتر وردویانە دیسان هەمان جارێکیکەم ئەو قاوانە بە زۆرێکیکە خەریکە لێ دەدەنەوە بەڵام هەموو قاوانانە کە لێیان دەدا بۆەکانی پێشوو کە مەسەلەی پرسی موسە چارەسەر دەبێت و هەتا بەزیالەوە باس خۆتان دەزانن لەوانەیە 100 جار بەڵێنی ئەویان دابێەوە چەندین جار ڕایان گیان کە ڕێککەوتنی نهایی کراوە و لە مۆدا کێشە پرسی موچە پرسی قوتی خەڵکی کوردستان تێکەڵ بە ململانە سیاسیەکان ناکرێت بەڵام بۆ یەک جاری خودی ئەمەش هیچ وەختێک جێبەجێ نەبوو وی ئەم جارەش بە هەمان شێوە هێشتا ئەگەری ئەوەی کە خودی ئەم پرسە بمێنێتەوە شتێکی واقعیە من بە دووری نازانم دیسان ئەو ململانی هە درێژە بکێشێ بە تایبەتی کە هەردوو لایەن پابەند نین ینی پابەند نین بە هیچ کامێک لەوان ینی بۆ نمونە حکوومەتی مەرکەزی داوای داهاتی ناوخۆیی یا داهاتی نانەوتی لە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکات بەڵام دەسەڵات لە هەرێمی کوردستان پابەندی ئەم بڕیارە ناوێ یا بە پێچەوانەوە لە بەغدا دەڵێن ئێمە کێشەی موچە تێکەڵی هیچ پرسێک ناکەین بەڵام وەختێک ئەمان لێرە
بۆن منداهاتی نانەوتی نانێرن ئەوان موچەکە لەوێ ڕدەگرن. بۆیە من پێم وایە هێشتا مەسلەی موچە وەکو مەسلەیەکە دەمێنێتەوە دەبێتە مەدانی چێشمەکێش وا تا پێشبینی دەکرێت ئەم مەسلەی یاسای نەوت و غازا کە لە بنەڕەتدا ئەگەر دەوڵەتی مرکزی بێوێ ئەمە بخاتە نێو چوارچێوێکی قانونیەوە لەوانەیە ئەوەندەی کە دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد مەحدود بکاتەوە، چونکە ئەو کاتەمان هەموو هەوڵیان ئەوەیە کە دیارە تەعەن دوو ئامانجێکی زۆر سەرەکی بۆ هەموو کابینەکانی حکومەتی عێراقدا هەبووە، ئەویش ئەوەیە کە دەیانەوێت دەسەڵات لە عێراقدا قوتبی ببێتەوە. دەسەڵات بۆ معنایە قوتبی ببێتەوە، یعنی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان و هەرێمی کوردستانیش بچێتە ژێر هەیمەنەی دەسەڵاتێکەوە کە پێی دەڵێن دەسەڵاتی فیدرالیزم لە سەرتاسەری عێراقدا و مل یعنی بەوە بدەن وەل ئەگەر لەو چوارچێوەیدا بچێتە پێشەوە ئەو وەختە مەسلەی بە قاچاغبردنی نەوت مەسلەی ڕێککەوتنی کەی لێرە و لەوێ کە دەکرێت ئەوانە سنووردار دەکرێن. ئەوەش کە من پێم وایە لە قازانجی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد نابێ لە کوردستان، ئەوە ناتوانێت لە قازانجی بێ لەوانەیە بە پێچەوانەوە ئەوەندەی کە گەروی بگرێ و ئەوەندەی کە بیخاتە ژێرگوشارەکانی خۆیەوە. زۆرتر ئەمە مەترەحە تا ئەوەی کە چاوەڕوانی ئەوە بکرێت کە ململانەکان خاوتر دەبنەوە. تەمان دیارە هەر کەسێکیش کە دێ یەکەمین جار دەیەوێت دەسەڵات وەربگرێت تا ئەو کاتەی متمانەکەی وەردەگرێت و تا ئەو کاتەی کە دەیەوێت جێگەی خۆی بکاتەوە لەوانەیە کۆمەڵێک بەڵێن بدات لەوە عەلیزەیدی ژێشەکە لەوانە دەیەوێت ئەو بەڵێنانە بدا و هەر وەکو هەموو سەرۆک وەزیرانەکانی پێش و هاتوونەوە بەڵێنانیان داوە، بەڵام سەرنجام دواتر بە پێچەوانە شکاوەتەوە. لە چەند بەرنامەی پێشەنگ تیڤیدا باس لەوە کراوە کە عێراق مەیدانێکی ململانەی نێوان ئەمریکا و ئێرانەوە بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکەدا هەردوو لایەن هەوڵیان داوە کە زۆرترین کاریگەریان هەبێت تاوەکو دەسەڵات لە عێراقە بە ئاراستەی خواستی سیاسەتی ئەواندا بڕات. ئەم حکوومەتەی کە بەیانی پێک دێت پێتان وایە زیاتر وەڵام دەرەوە بە خواستی جمهوری ئیسلامیە یاخود ئەو ڕەوتەی ئەمریکان وەنەراتیەکە؟ بێگومان هەر وەک تۆ وتت عێراقێکێکە لە مەیدانەکانی ململانەی نێوان ئەمریکا و ئێران، هەم ئێران وەکو هێزێکی ناوچەیی هەم ئەمریکا وەکو زلهێزێک کە دەیەوێ ڕۆڵ و هەژمونی خۆی بجێڕێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو چوارچێوێژدا بۆ عێراق. لەو چوارچێوەیەدا من لەم وایە کە لەگەڵەوەدا هێشتا گوشارەکانی ئەمریکا لەسەر عێراق واقعیەتی هەیە، بەڵام بۆ ئەوەندەی بە ناوخۆی عێراق دەگەڕێتەوە ڕاستەوخۆ هەتا دامەزراندن و یەکلابوونەوەی خودی هەر حکوومەتێک و هەر حکوومەتێک بەندە بۆی کە ئێران و ئەمریکا چۆن ڕێک دەکەون. یعنی بۆ نمونە پێشتر مالیکی دانراوەکو سەرۆکی وەزیران، بەڵام ئەمریکا ڕەتی کردەوە و هینی هەبوو فیتۆی لەسەری هەبوو ناچار گۆڕیان بە عەلیزەیدی. ئەم جاریان ئەمریکا عەلیزەیدی قبول کرد و بەڵام ئەم جاریان ئێرانیش قبولی کردو. یعنی ئێستا ئەم جاریان بەپێ ئەو بۆچوونانەی کە هەیە ینی جێگە پەسەندی هەم ئەمریکایە هەم هی غەربە هەم هی وڵاتانی ناوچەکەی هەم هی ئێرانیشە. بەڵام ئەوەی کە بەواقعی من لام وایە ئەوەی کە بەواقعی دەتوانێت لە عێراقدا ڕۆڵی بەرجەسترەتی ببینێ و حکوومەتیش نوێنەرایەتی لایەنێکی بەرجەستە بکە، من لام وایە هێشتا ئێرانە. هێشتا ئێران یاریچێکی سەرەکی ترە، لانی کەم بۆ هۆیە زۆر سادەوە کە خودی هەموو ئەو هێزە سیاسیانی کە لە ئاستی عێراقدا هەن بە پلەی یەکەمیان و بە تایبەتیش ئەو هێزانەی کە دەسەڵات و هەژمونی سیاسیان لە عێراقدا بەرەستەوەیە سەر بە ئێرانن. بۆیە هێندەی ئەم هێزانە دەیانەوێ یا ڕۆڵ و جێبەجێکردنی ئەجنداکانی جمهوری ئیسلامی لە ناوچەکەدا دەجێن و وەڵام بە بەرژەوەندەکانی ئەوە دەدەنەوە کەمتر لە چوارچەوەی بەرژەوەندەکانی ئەمریکا دەتوان هەنگاو بنێن. لەوانەیە بە ئەمریکا بەڵێن بدەن و هەروەی کەوتویانە بەڵێن بدەن و هێزەکان هێزە ئەوەی کە خۆیان پێیان دەڵێن هێزی لە یاسا دەرچوو یا بەشێک لە هێزە میلیشیاکان کۆنتترۆل بکەن، ئەوان دەڵێن ئەم کارە دەکەین و هەوڵی بۆ دەدەین،
ئەمە بە جێگەی خۆی، بەڵام ئەوەی کە لە دنیای واقعدا دەچێتە پێشەوە وەکو سیاست، وەکو یاسا، وەکو بڕیار، وەکو هەژمون، وەکو نەخێش، وەکو هەموو شتێک من پێم وایە بە پلەی یەکەم جمهوری ئیسلامی دەبێت. خەڵکی لە عێراق و کوردستان چی وەک باستا کرد کە چاوەڕوانێکی ئەوتۆ لە حکوومەتە ناوێت بکرێ، بەڵام ئەتوانن چی بکەن؟ ئایا فشار بێنن تاوەکو ئەم حکوومەتە هەندێک چاکسازی بکات، یاخود چ ڕێگەیەک لە بەردەمی جەماوەری خەڵکیدا هەیە، بە تایبەتی جەماوەری خەڵکی ناڕازی هەم لە کوردستان هەم لە عێراق بەرامبەر ئەم حکوومەتەی کە بەیانی بڕیارە تەشکیل خۆی یەکەمی شتێک کە زۆر مهمە من پێم وایە پێش ئەوەی کە بێمە سەر وەڵامی بە دیاریکایی وەڵامی پرسیارەکەی بدۆمەوە، یەکش زۆر مهمەویش ئەوەیە کە بەو هۆیە زۆر سادەوە کە ئەو حکوومەتەی کە لە عێراقدا پێدرێت درێژکراوەی کابینەکانی پێشووە، ئەمە یەک. وە دووەم بەو هۆیەوە کە دیسان ئەم جارەش حکوومەت لەسەر بنەمای دابەشکاری قەومی دینی و تایفی پێکدێ، و بۆ هۆیەوە کە دیسان ئەم جارەش مافی هاوڵاتی بوون پێشێل دەکرێت، دیسان بەو هۆیەوە کە مەسەلە زۆر پەیوەندیدارەکان بە ژیان و گۆزەرانی خەڵکەوە مەبنای کابینەکە نییە. بە هەموو ئەو کارانە ئەو حکوومەتە لە ڕوانگەی چ ئێمە وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانەوە حکوومەتێکی ڕەتکراوە و نەویستراوە، و چ لە ڕوانگەی واقعی خەڵکی عێراقەوە حکوومەتێکی ڕەتکراوە و نەویستراوە. بۆیە ئەوە وەکو خاڵی یەکەم کامە یەکەم. و دووەم و هەموو هێزێکی سیاسی جددی من پێم وایە دەبێ بۆ کەنارخستنی حکوومەتێکی لەو بابەتە کە خەریکە مافی هاوڵاتی بوونی خەڵک دەکاتە قوربانی دەستەبەندی قەومی و دینی تایفی، دەبێت لە بەرامبەریدا هەوڵ بدەن کە ئەم حکوومەتە وەلا بندرێ. ئەمە وەکو خاڵک تاوەندی بە وەڵامی پرسیارەکەت دەگەڕێتەوە. تاعن خەباتکردن و ویستی خەڵک بۆ گوزەرانێکی باشتر، بۆ کۆتاییهێنان بەو هەموو قورسایی بێکاری کە لەسەر خەڵک دەیکا، بۆ مەسلەی خواستەکانی کە لە مەسلەی خوێندن و پەروەردەوە دەیگری تا مەسلەی تەندروستی دەیگری، هەر کامێکی کە یا لە خواستە ڕۆژاییانەکانی کە بەشێکە لە ویستی خەڵک و خەڵک واس ناهێنن لەسەرەوەی بڵێن جایمە تا حکوومەتەکە نەڕوخێ یا حکوومەتەکە بەتوای وەلانەنێ ئەوان ئەو خواستانەمان ناوێت. بۆیە هەموو ڕۆژە و هەمەدەقە و هەموو سەعاتە خەڵک دەبێت بۆ خواستەکانی خۆی لە مەسلەی کرێیە، لە مەسلەی موچەیە، لە مەسلەی خزمەت گوزاریە، لە مەسلەی وەستانەوە بە دژی گەندەڵی و دزیە، لەسەر هەموو مەسەلانە خەڵک ئەبێ بەردەوام بێت چکە و هیچ ڕێگەیەکیشکە نیە، چونکە لە چوارچێوەی خەباتێکی لەو شێوەیەدا بۆ ژیانێکی باشتر کە خەڵک دەستی پێدەکا، هەم خۆوشیاری سیاسی دەچێتە پێشەوە، هەم خۆڕێخستن ئەتوانێت معنای زیاتر پەیدا بکە، هەم هەتا خودی نەوعێک لە نێو هەتا هاوخەباتی لە مابینی خەڵکی کوردستان و عێراقیشدا لە دژی ئەم دەسەڵاتی کە لە سەرتەسەری عێراقدا بە هەرێمی شەوەیە دەتوانێت زەمینەی پێگرتنی هەبێ. بۆیە هەردووچی هەیە، لەلایەکەوە حکوومەتە ڕەتکراوەیە و بۆ ئەو ڕەتکردنەوەیەشی خەڵک دەبێ هەر لەلایەکەوە گوشار بێنێ بۆ خواستەکانی خۆی و خواستەکانی خۆی بەسەر و حکوومەت و دەسەڵاتەدا سەپێنێ، و هەمیش هێندەی بۆی دەکرێت لەو چوارچێوەیەشدا خەباتی خۆی ئاسۆدارتر، ڕۆشنتر، بەرجەستەتر بکات. و پێشم وایە هەر بەو ئاقارەدا دەبێت بچێتە پێشەوە، ئەو گەنە ڕێگەیەکی کە نییە. چکەوە معلوم بووە کە ینی ئاڵوگۆڕەگە قەرار بێ لە پێک بێ لە وەسعێتی ژیان و گوزارانی خەڵکدا و چ لە عێراق و چ لە کوردستاندا و بە ئەزمۆیش جێگیر بووە ئەوەیە کە تەنها بزوتنەوەی ناڕەزایەتی لە خوارەوەی جەماوەری و گوشارهێنان بۆ سەردەسەڵاتی سیاسی چ لە عێراق و لە کوردستاندا تاکە ڕێگەی ئەوەیە کە بتوانێ دەسەڵات ناچار بکە، دزیەکەی کەم کاتەوە، دەسەڵات ناچار کە وەڵام بە بەشێک لە خواستەکانی خەڵک باتەوە، بەشێک لە مافە فەردی و مەدەنیەکان ڕێز لێ بگرێ، پاشەکشە بکاتکەرانت لە کۆمەڵک لەو یاسە نائینسانیانەی کە پەسەند کراون و تا دوایی. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگکردیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە و
جارێکیکە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ و سپاس بۆ تۆش. زۆر سپاس. عزیزان سپاس بۆ بەشداری ئێوەش و سپاس کە بینەرمان بوون. هەرگەر دادێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموو لایەک و هەشاد سەرکەوتوو.